کاری نۆژەنکردنەوە و دابینکردنی پێداویستیە خزمەتگوزاریەکانی بەشە ناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگاکان بەردەوامە و لە هەندێک لە بەشەکانیش کارکردن تێیاندا تەواو بوو خوێندکاران گەڕاونەتەوە ناو بەشە ناوخۆیەکان و دەستیان بەدەوامکردن کردەوە. بەشە ناوخۆیی عواڵی کچانە تقریبا 350 تەلەبەمان هەیە خوێندکار، بازرگانیە، کشت و کاڵە، شەریعەیە، پەروەردەیە. لە هەشتی یەکیشەوە تر هاتوونەتەوە خەریک دەوامن. تەلەبە زۆر ناڕازی بوون لەم بەشە ناوخۆیە، بەس ئێستا نافەرقەکە هەموو شتێکی چاکراوە بۆیان. بەشە ناوخۆیەکانی ئاواڵە من لە بەشی زانستی خۆراکم ئێستا زۆر پێشتر زۆر کەم کورتیمان هەبوو، بەڵام ئێستا زۆر شتمان بۆ پڕۆکراوە، فەرشمان نەبوو، فەرشمان بۆ دابین کراوە، تەباقمان بۆ هاتووە، ئەوانەی کە سەلاجەکانیان ئیشی نەکراوە سەلاجیان بۆ دابین کراوە، غەسالەمان بۆ هاتووە، زۆر کەم کورتیمان پڕۆکراوە، بەڵام ئێستا تەنها ئەوەی ماوە دەرماڵەیە، هیوادارین دەرماڵەکەشمان بدەنێ. ئێمە وەکو بەشە ناوخۆیی کەپی عواڵ پێشتر لە زۆر شتمان کەم بوو، داخلێکمان زۆر کەم و کوڕی هەبوو، بەڵام ئێستا زۆر شتمان بۆ دابین کراوە و خزمەتگوزاری زۆری هەیە. لە ئێستاە تەنها دەرماڵە ماوە، هیوادارمەش لە ئەندەیەکی نزیکە بۆمان دابین بکەن. هەر لە سەرئەرکی مەکتەبی ئیدارە و دارایی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا دەست بکرێت بە دابینکردنی پێداویستیە خزمەتگوزاریەکان بۆ بەشە ناوخۆیی خوێندکارانی خوێندنی ئێوارانیش. لەسەر داوای هەواڵی بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی و دوابدە کۆبوونەوەکانی لەگەڵ نوێنەری خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان دەستمان کردووە بە نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکانی کەمپی عواڵ کە پێک دێت لە دوو بینایەکی بەشە ناوخۆیی کچان، بینای بەشە ناوخۆیی کوڕان و هەتاکو ئێستا زۆرینەی کارەکانمان تەواو کردو، کارکردنی شتێدا بەردەوام. ئەم نۆژەنکردنەوانە پێگاتوە لە سەرەکیترین کارەکان کە سیانەکردنی ژووری میکانیکی بیناکەیە، دانانی سیستەمی غازی مەرکەزیە، چاکردنەوەی سەرجەم دەرگا و پەنجەری بیناکەیە، گۆڕینی سەرجەم خەڵاتی مەخسەل و تەوالێت و مشتەمەلاتەکانە. دوو تیمی مەکتەبی ئیدارە و دارایی گشتی تیمی یەکەمان پێگاتووە لە تیمێکی نۆژەنکردنەوەی هەموو بەشە ناوخۆیەکانەکە. تیمی دووەممان جێبەجێکردنی پێداویستیەکانی خوێندکاران لە ئەستۆ ئەگرێ، لە ئێستاە ئەو پێداویستیانەمان تەواو کردووە و ئینشاءالله وەک بەشی جێبەجێکردن لە قۆناغی کۆتاییین و کۆتایی بە پرۆسەکەیت. لە دوای چەند سەعات کۆبوونەوە بڕیارمان ناوە کە بە کۆتایی هاتنی بەشە ناوخۆیەکانی سلێمانی و دەوروبەری هەر ڕۆژی پێنجشەممە دەست ئەەکەین بۆ پارەڕێڵ و ئێوارانیش ئینشاءالله بەڵێ ئەوانی ژەگرێتەوە و بە خۆشحاڵیەوە. زیاتر لە 2 مانگە هاوکاریەکانی باڤڵ جەلال تاڵەبانی بۆ بەشە ناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگاکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بەردەوامە. لە ئێستاشدا زۆربەی کارەکانی بەشە ناوخۆیەکان تەواو بووە، کارکردنیش لەوانەی دیکە بەردەوامە بۆ ئەوەی بە شێوازێکی زۆر باش و مۆدێرن بدرێت بە خوێندکاران و تێیدا بژین. هێمن کەمال، کورتسات نیوز، سلێمانی.